ئەم بەشە کە کردومانەتەوە وەکو گوتمان بەشێکی زۆر مەلەکیە. ئەم بەشە لە ڕاستیدا تێرشەریە، واتە هەندێک لە نەخۆشەکان دوایەوەی لەلایەن چەندین پزیشکی پسپۆڕەوە دەبیندرێن، دواتر پێویستیان بە چارەسەر لە لای ئێمە دەنێردرێن بۆ بەشەکەمان و وەکو سنتەرێکی پێشکەوتو لە داهاتوویەکی نزیکدا هیوادارین کە بتوانین جێگای ڕەزامەندی هاوڵاتیان بین دەکرێتەوە. اینجا نەخۆشەکە گەر پێویستی بە نەشتەرگەری بۆ ئامادەکاری تەواوی بۆ دەکرێت و سەبارەت بە ئەو ئامێر و زانستەی کە پێویستە ئێمە خۆشبەختانە نزیکی ئەزمونێکی زۆر باشمان هەیە لە نەشتەرگەری سنگ و سیەکان لە ڕێگەی ناوزوورەوە. تەنها کولینێکی 2 سانتیم یان بۆ 3 سانتیم لە بنباڵی نەخۆشەکە دەکرێت. هەر گرێ گوەرە مێکیسێک ناڕێکیەک ناجۆریەک لە سیەکانیدا هەبێت دەتوانین لای ببین. ئەزمونی زۆر تاومان هەیە کە بۆ یەکەم جار هێناومانەتە عێراق و نزیکەی 3 ساڵە کاری لەسەر دەکەین و توێژینەوەی زۆر باشمان لەسەر ئەم کارانە ئەنجام داون کە بۆتە هۆی ئەوەی کە نەخۆشەکانمان ڕزگاریان بوو بێ و هەندێکی تێدا بووە کە لە ئێستادا پێویستی بە چارەسەری کیمیاییش نییە. و سەبارەت بە نرخەکان لە ڕاستیدا ئێمە وەکو ئەم بەشە بە هەماهەنگ لەگەڵ بەشەکانی تر لەگەڵ بەشی ئیدارە و ژمێریاری توانیومانە بە کەمترین تێچوون بە جوانترین زانست پێشکەوتوترین ئامێر خزمەتی نەخۆشە هەژارەکانمان بکەین کە ئێمە دەتوانین ئەمە بڵێین کە زۆر جاری وهە بۆ نەخۆشەکانمان ئەم جۆرە نەشتەرگەریانیان بە تازەترین زانست بە پێشکەوتوترین ئامێر لەلایەن پزیشکی پسپۆڕە بۆ ئەنجام دراوە. زۆربەی نەخۆشەکان نەخۆشی خاوەن توانای مادی یان پارەدارەکەیان دەوڵەمەندەکان بوون، بەس ئێمە خۆشبەختانە بە هەمان کوالێتی کە چۆن پێشتر بۆ کەسانی بەتوانا و خاوەن ئیمکانیت ئەنجام دراوە بۆ نەخۆشی هەژار و کەم دەرامەت بە هەمان کوالیتی بە هەمان زانست بە هەمان ئامێری پێشکەوتو ئەم جۆرە نەشتەرگەریان ئەنجام بدەین و هیواخوازین کە لە داهاتوویەکی نزیکدا بتوانین نەخۆشەکانمان کۆکەینەوە لەم سنتەرەوە پێویست بە شوێنی تر و شوێنی دوور و یان وڵاتانی تر نەکات و دەتوانین تیمی پێشکەوتوش بێنین لە وڵاتان کە هاوکار بن و لە ڕاستیدا ئێمە ئەم گروپەمان دروست کردووە کە بتوانین لەگەڵ پزیشکە پسپۆڕە ناودار و بەهێز و داهێنەرەکانی وڵاتان کە گفتوگۆمان کردووە لەو بارەیەوە هەم لێرە بۆ هاونیشتیمانیانمان ئەم جۆرە کارە پێشکەوتوانە ئەنجام بدەین، هەم لە داهاتوویەکی نزیکیشدا بیکەینە توێژینەوە و وەکو سنتەرێکی ئەکادیمی و سنتەرێکی فێرکاری بۆ زۆربەی ئەو پزیشک و پسپۆڕانەی کە دەیانەوێت لەم سنتەرە لە سەرتاسەری عێراق و ناوچەکە ڕاهێنان بکەن دەتوانین هاوکاریان بین.